سڵاوتان لێبێت. وەزارەتی ناوخۆی حکوومەت هێران ڕوونکردنەوەیەکی لەسەر هەواڵە بڵاو کردەوە کە ڕێگە بە ساڵە موسلیم نادرێت بێتە ناو خاچێرە متەی داهاتووە لێ دوان و هەڵوێست و ڕەفتارەکانی ساڵە موسلیم دەرچوونە لە ئەجەندای نەتەوەیی و یەکگرتوویی گوتاری کوردی لە ڕوونکردنەوەیەکدا کە لە سایتی فەرمی حکوومەت هێران بڵاو کراوەتەوە. وتەبێژی وەزارەتی ناوخۆ ڕایگەیاندووە لە چەند ساڵی ڕابردوو سنوورەکان بەڕووی خەڵکانی وەک ساڵە موسلیم کراوە بوون و بەو هۆیەوە هەرێم تووشی گرفتار و هەڕەشەی زۆر بۆتەوە. پارتی دیموکراتی کوردستان لە وەڵامی وتەکانی عادل موراددا هێرشی تون دەکاتە سەر ناوبرا و دەڵێت چاک دەزانن عادل موراد تووشی حاڵەتێکی دەرونی خراپ بووە. سکرتەری ڕۆژنامەوانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە ڕوونکردنەوەیەکدا وەڵامی قسەکانی عادل موراد سەرۆکی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان دەداتەوە و ڕای دەگەێنێت. عادل موراد بە مناسبە و بێ مناسبە هێرشی ناڕەوا دەکاتە سەر پارتی و بە هەمان نەفەسەوە کە پێشتر تاقی کرانەوە دژایەتی و کینە لە نووسین و وتەکانیدا بەدی دەکرێت. سەلەمانی مرۆڤدێکی وەزارەتی پێشمەرگەی هەرێم گەیشتە شاری بەغدا و بڕیارە لەسەر پرسەکانی نێوان وەزارەتی پێشمەرگە و بەرگری عێراق لیژنەی باڵایکاری هاوبەشی هەردوو لا کۆبوونەوەیەک ئەنجام بدەن. با پێڕاگەنداوێکی ڕۆژنامەوانی وەزارەتی پێشمەرگە کاتژمێر نوۆی سەرلەبیانی ئەمڕۆ با فڕۆکەیەکی تایبەت و لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی و لێرەوە هەر یەک لە جەبار یاوەر و شێرۆن عەبدوڕەحمان ئەندامانی لیژنەی باڵایکاری هاوبەشی نێوان بەغدا و هەرێم باوەڕێتی چەند ئەفسەرێکی وەزارەتی پێشمەرگە بەرەو شاری بەغدا بەڕێکەوتن. سەرچاوەیەکی پۆلیسی عێراق ئاشکرای کرد ئاماری نوێ تەقینەوەکەی ئەمڕۆ کە چەند ناوچەیەکی لە شاری بەغدا کردبووە ئەمان سەرجەمیان لە ڕێگەی ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراوە ئەنجام دران گەیشتە 126 کەس. سەرچاوەکە بە سۆمەرە نویزی ڕاگەیان تەقینەوەکان لە بەرەبەیانی ئەمڕۆ پێشنیوەڕۆ ئەنجام دراون و چەند ناوچەیەکی جیاوازی بەغدایان کردە ئامان شکاوانیش حۆڕیە و شەعب و مەشتەل و ئەبوو دەشیر و تاڵەبیە و بەلەدیات و نەهراوان بوون. وێڕای وەستانی دانوستانەکان لەلایەن حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هێرێم وەزارەتی نەوتی عێراق ڕەتی کردەوە هیچ زانێرێکی لەبارەی بوونی بۆرێکی نەوتە بێت کە نەوتی عێراق بە شێوەی نایاسایی و بەبێ ئاگاداری حکوومەتی بەغدا لە ڕێگەی خاچ هێرێمی کوردستانەوە بۆ ناوخاچی تورکیا بگوازێتەوە. باپێی راپۆرتێکی جیهانی عێراقی لە ڕووی زۆربوونی داهاتی سروشتی لەسەر خاکەکەی لە پلەی نۆمدایە. باپێی راپۆرتێک کە ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی بڵاوی کردوێتەوە عێراق لەسەر ئاستی جیهان لە پلەی نۆمدایە لەنێو ئەو وڵاتانەی کە خاوەنی زۆرترین داهاتی سروشتین. راپۆرتەکە ڕوونی کردوێتەوە داهاتی عێراق لە مادە سروشتیەکان دەگاتە 15 تریلیۆن و 900 میلیارد دلار کە خۆی لە نەوت و غازی سروشتی و فۆسفات دەبینێتەوە. نێردەی نێودەوڵەتی و عەرەبی بۆ قەیرانی سووریا بەشداریکردنی ئێرانی لە کۆنگرەی ژنێڤی تایبەت بە سووریا بە سروشتی و پێویست لە قەڵەمدا دوا بە دوای سەردانێکی بۆ تاران و کۆبوونەوەی لەگەڵ محەممەد جەواد زەریفی وەزیری دەرەوەی ئێراندا ئەغزەری برایمی لە کۆنگرەی هاوبەشدا لەگەڵ زەریفی ڕایگەیانە گەرچی تا ئێستا بە فەرمی هیچ بانگێشکردنێکە ڕاستی ئێران نەکراوە بەڵام بەشداریکردنی ئەو وڵاتە وەک لایەنێک بۆ چارەسەرکردنی قەیرانی سووریا لە کۆنگرەی ژنێڤدا کارێکی پێویست و سروشتیە. کورتەیەک لاوەڵەکان پێشکەش کرا.